ئەو ئاڵای سنبڵی کوردە چایە بەو ئاڵای هەر نایە کوێرە بنە ئاڵای دەبینی هەمیش بەو ئاڵایە دەژین بەو ئاڵایی دەبین. هەستی کوردایەتی لەوە تێ من منداڵ بوو چاوم کردیتەوە کورد هەر قەدری لێ دەکری نامانەوێت ئێستا لە بن ئاڵای کوردیش هەر قەدرمان لێ بکری دەمانەوێت لە بنەوە ئاڵایی بەحەسەینەوە لە هەر چوار پارچەی کوردستان بەحەسەینەوە نامانەوێت خاک و وەتەنمان داگیر بکری دەمانەوێت لە بنەوە ئاڵایی بەحەسەینەوە سنبڵی کورد و کوردستانە داوا سەرکردایەتی کورد دەکەم بەسە هیچ کە تەحملمان نما دەرێت جام ئەگەر پڕ بیلێ دەڕژێ ئێمە ژێمان ڕژە خاک وەتەنی خۆمانە ئەو جوتیارە حەقی خۆیانە دوێنێ کاوەیە لە مەلی کاک محەممەد ئەمینی کرد دەبایە کورد لە جێی خۆی هەر بەو شەوەی یعنی بێتە سەرخەت نەحەوێتەوە هیوادارم کورد بێتە سەرخەت کاک ڕێبوار بێتە سەرخەت کاک شاخەوان بێتە سەرخەت هەر لەو دوو سێ ڕۆژیان مشکلەیە حەل بکەن ئەو ئاڵای لێ ترسێ لێیە ئەو ئاڵای سنبڵی کوردە چایە بەو ئاڵای هەر نایە کوێرە بنە ئاڵایی دەبینی هەمیش بەو ئاڵایە دەژین بەو ئاڵایی دەبین ئەو زامانی ئەوە سنبڵی کوردە کاکە ئەو زمانیەی باب و باپیرمانە سنبڵی کورد و کوردستانە ئەگە ئەوەشمان نەبی وەکو خاکوەتەن شەرەفیشمان بەخوا ئەگە دوێنێ لێرە بوومایە یعنی خۆم پێڕا ناگیرە یعنی من لێ هەرمەکردیان کورد لیان لەناو ئەوەی چ بکەم